دلاوەر بەخێر بێتەوە بۆ کوردستان ئەبێ وات پێ بڵین سپاس کە ئامادەی لەگەڵمان ئەمانوێ بزانین گرنگی ئەم کۆڕبەندە ئەم پرسیارە زۆر گرنگە بەلامان و لە میوانەکانی بکەین بۆی بزانین گرنگی ئەم کۆڕبەندە لەم سات و دۆخە هەستیارەدا چۆن هەڵدەسەنگێنرێت. بیانیتان باش سلااوڕێز بۆ بیندرانی بەڕێز و خۆشەویست جابێت دەنگمان بەرزکەینەوە بۆی من و تۆ جۆمان لەیەک بێت. بەرۆڵە قەڵەباڵغا ئەوەی خۆتان دەبینن لێرە ژمارەی بەرچاو لە خەڵک بەشدارە لەو کۆڕبەندە ئەو خەڵکەکانیش خەڵکی ئاسایی نین لە نزیکی 40 وڵات خەڵک بەشداری کردووە لە ئەوروپا لە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتانی دەوروبەر وەجگەلەوە ئەو خەڵکانی کە بەشداریشن لە کۆڕبەندەکە ئاستی بەرپرسیارەتی زۆر باڵیان هەیە لە وڵاتانی بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە عێراق لە تورکیا لە ئێران و ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەو کۆڕبەندە چەند گرینگە بۆ ئەوەی کە وەکو دەرفەتێک بەکار ببدرێ بۆ لێگنیزیک بوونەوە بۆ دانوستاندن بۆ تاوتۆکردنی بابەتەکان بۆ کەمکردنەوەی گرژیەکان بۆ دۆزینەوەی ڕێگە چارە بۆ ئەو کێشانەی کە هەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەو بابەتانی کە پەیوەندیان بە ئاسایشەوە هەیە بە ئەمنی ناوسەکەوە هەیە کە ئەمەش کاریگەری دەبێت لەسەر ئاشتی لە ناوسەکە هەموو لایەک باز لەوە دەکەن کە دەبێت ئاشتی بۆ ناوسەکە بگەڕێتەوە لە بەرەوەی ئاشتی وەسەخامگیری دەتوانێت بێتەوە کاریەوەی کە خەڵک وڵات بەرەو پێشەوە بڕوات و کێشەکان کۆتاییان پێبێت. کاک دلاوەر ئەمێ پرسیارێکی بەنای بنێن فزولیانە وەکو میدیاکار ئێوە کاتێ بانگێشتی ئەم کەسانە دەکەن ئێوە نوێنەری حکوومەتن لە دەرەوە باشە بەڕێستان لێکێتی ئەوروپان کاتێ بانگێشتی میوانانی بیانی و ڕۆژ ئاوا دەکەن بۆ هەرێمی کوردستان لەم دۆخە هەستیارەدا چۆن باوەڕیان پێهێنن کە بێنە ئێرە چونکە لە ڕووی ئەمنی و سەقامگیریەوە ڕەنگە مەترسی بێ بۆ ئەوان. بەڵێ خۆی شتەکە بە دوو جۆر دەتوانین باسی بکەین بۆ نمونە من دوو هەفتەی ڕابردوو زنجیرەی کۆبوونەوەمان هەبوو لەگەر پەرلەمانتارانی یەکێتی ئەوروپا ئەوانەی کە ئەندامی پەرلەمانی یەکێتی ئەوروپان بەتایبەتی لە بەشی پەیوەندیەکانی پەرلەمانی ئەوروپا و سیاسەتی دەرەوەی پەرلەمانی ئەوروپاوانە هەستمان بۆ کرد کە خۆیان بەشێکی زۆر خۆیان بەنیازن و حەز دەکەن کە سەردانی هەرێمی کوردستان بکەن لە نزیکەوە ئاگاداری بارودۆخەکە بن و هەروە بزانن زانیاری زیاتر کۆکەنەوە بزانن چۆن دەتوان هاوکار بن بەوەی چارەسەری بەشێک لەو کێشانە بکرێت. بەڵام ئەوەی کە بەشێک لە حکوومەتەکان یا بەشێک بەلایەنە ئەمنیەکانی وڵاتەکان بە بەشیان ڕادەگەێنن ئەوەیە کە لە بۆی بارودۆخەکە لە ناوچەکە نەک لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک سەخامگیر نییە ڕەنگە کاتەکەی باش نەبێ گونجاونەوێ بۆ سەردانی ناوچەکە بکەن بە شێوەیەکی گشتیار نەک لە بەرەوەی بڵێن هەرێمی کوردستان بەڵکو خۆتان زان زۆرجار لەبەر ئەو کێشانەی کە هەن دەبینی ئاسمانی ناوچەکەدا دەخرێت و کەسەکە ناتوانانی سەفەر بکە مەبەستم لەوە چییە مەبەستم ئەوەیە کە ئەوان خۆیان تامەزرۆی ئەوان حەز دەکەن بێن سەردان بکەن و بۆ ئێمە کارشی زۆر ئاستەم نییە کە قەنەعەتیان پێبینی سەردانی هەرێمی کوردستان بکەن خۆتان دەزانن هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو ناوەندێکی زۆر گرنگی هاتوچۆی دیپلۆماسی بۆ لە ئاسی نێودەوڵەتی بەتایبەتی وڵاتانی ئەوروپا چ لە ئاسی سەرۆکی وڵاتان دەگەڕێمە وڵات ئێستاوە سەرۆک بارزانی گەیشتە ناو نزیک هۆڵی کۆڕبەندەکە بەرەو هۆڵی کۆڕبەندەکە دەڕوات لێرە میوانانێکی زۆر لێرن میدیاکارەکان پێشوازی لە سەرۆک بارزانی دەکەن لە دوایەوەی سەرۆکی حکوومەتی هەرێم گەیشتۆتە ئێرە وەک دەیبینن لە وێنەکاندا پێشوازێکی گەرم لە سەرۆک بارزانی دەکرێت لێرە پێنجەمین کۆڕبەندی مێپس بەڕێوە دەچێت میوانانێکی زۆری بیانی لێرن لەسەر ئاستی ناوچەکە لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی وڵاتانی بیانی کۆڕبەندەکە بە کۆڕبەندێکی گرنگ ناو دەبن یەکێک لەو کەسانەی کە لێرە گوتاری دەبێ و قسە دەکات سەرۆک بارزانیە سەرۆکی حکوومەتە پەیامیان هەیە وەکو هەرێمی کوردستان کە هەمیشە بەلانکەیەکی سەقامگیر و ئارام ناو دەبرێ لێرە بەشێک لەو میوانانەی کە لێرن ئەوەندەی ئێمە قسەمان لەگەڵ کردوون لە نزیکە و گفتوگۆمان کردوون باسییان لەوە کردووە کە بەڵێ ئەم کۆڕبەندە لەم کاتە هەستیارەدا زۆر گرنگە دەچمەوە لای کاک دلاوەر بۆی گفتوگۆکانمان تەواوکەین ئەویش بە هەمان شێوە باسی ئەوەی بۆ دەکردم کاک دلاوەر ئەمێ باسی گرنگی یاخود جیاوازی ئەم کۆڕبەندە لەگەڵ کۆڕبەند و کۆبوونەوە کۆنفرانسەکانی دیکە بکەین پێتان وایە کە مێپس بتوانێت جیاواز بێ لە کۆڕبەند و کۆنفرانس و کۆبوونەوەکانی دیکە ئەگەر بڵێ ئێوە چه جیاوازیەک دەبێنن خۆی ئەگەر هەڵسنگاردنێک بکەین بۆ مێپس لەگەڵ پار یا لەگەڵ پێشتر دەبینین کە ساڵ لە دوای ساڵ ئاستەکەی زۆر گۆڕانکاری بەستەدا دێ بە وەرگرتنی ئەزمون جگە لەوەش بەوەی کە لە ئاستی نێودەوڵەتی دەناسرێت ئێستا سیرکەین لە ئاستی ئاکادمیەوە لە زانکۆی هاروارد
خەڵک بەشدارە لە ئاستی پرۆفیسۆرەوانە بەشدان لە زانکۆی ئۆکسفۆرد کەوانە لە تۆپ زانکۆکانی جیهانن وە خۆی لە خۆیدا کە لەو ئاستەدا خەڵکێک بەشدار بێت لە ڕووی ئاکادمیەوە ئەمە سەرنجی دنیای ئاکادمی بۆ هەرێمی کوردستانەوە بۆ کۆربەندەکە ڕادەشێشێ ئەمە جێگای دەستخۆشیەوە شێکی زۆر سەرکەوتوانە بۆ کە ئەنجام درراوە گەر هەڵتنگین لەگەر پێشتر جگە لەوە ئەگەر بابەتەکە خۆی زۆر گرنگە بابەتی ئاسایش و ئاشتی کە دەڵێن پامی کۆربەندەکەی ئەمە بە تایبەتی لە کات و ساتی ئێستادا یەکجار گرنگە بۆ هەموو دنیا خۆتان زانن دنیا بەرە و ناسەخامژوری دەڕوا شەڕی رووسیا و ئۆکرانیا شەڕی ئیسرائیل و حەماس ئەو بارودۆخی کە ورد ڕۆژ بە ڕۆژ بەرە و ناخۆشی دەڕوا دنیا چاوەڕێی ئەو کۆربەندانە دەکات کە خەڵکەکە کۆکاتەوە بۆی بەڕێگای دیپلۆماسی بەڕێگای دیالۆگ بە وەکو دەڵێن هێزی نەرم باس بابەتەکان چی بکەن نەک لە ڕێگای شەڕ و ئەوە دەتوانێت بێگومانە ڕۆڵی هەبی هیچ نەبێت لە ناوچەکە ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانی ئەوەی کە پەیوەندی بە وڵاتانی دەوروبەر هەیە ڕۆڵ دەتوانێت ببینێ ئەما جگە لەوە پێگەی هەرێمی کوردستان بەهێز دەکات چۆن هەرێمی کوردستان دەبێتە ناوەندشی نێگرزیکردنەوەی ئەو خەڵکانی کە نەیاری یەکترن لە یەک ساڵۆن لە یەک قاعبەوەی گفتوگۆ بکەن بە شێوازشی سەردەمیان من داوای لێ بردن لە تۆ کە مەگەڕێمە وڵات بەڵام لەو کاتی من و تۆ گفتوگۆکەن میوانەکان بوردەوردە بەرەو ئێرە دێن سەرۆک کۆماری عێراق ئەوە لە ئۆتۆمبیلەکەی دابەزی ئەویش بە هەمان شێوە بەرەو هۆڵی کۆربەندەکە دەڕوات پێشوازێکی گەرمی لێ دەکرێت لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێشوازی لا سەرۆک کۆماری عێراق دەکرێت بۆ هۆڵی کۆربەندەکە وەکوتم لێرە گفتوگۆی زۆر باش دەکرێت گفتوگۆی چڕوپڕ دەکرێت ئەو میوانانەی کە دێنە ئێرە سەرۆکی حکوومەت خۆی بەرەو پیری میوانەکان دەچێت پێشوازیان لێ دەکا لێرە بەشێکی زۆر لە میدیا کارەکان لێرن ڕێگەیان پێدراوە کە کاری خۆیان بکەن زانیاریەکان بگوازنەوە ئێمە ژۆکو میدیای کوردستان 24 کە هەم سپۆنسەری پێنجەمین کۆربەندی مێبسین لە دهۆک هەمیش بە بەردەوامی هەواڵ و زانیاری و وێنەکانتان بۆ دەگوازینەوە ئەوەی کە دەیبینن سەرۆک کۆماری عێراق بەڕێز لەتیف ڕەشید لەلایەن سەرۆکی حکوومەتەوە بەرەو هۆڵی کۆربەندەکە دەچن بۆی لەوێ دانیشتن و پاشکەمێکی دیکە دەست بە پێشکەشکردنی پانێڵەکان دەکرێت با من بگەڕێمەوە لای کاک دلاوەر دیسانەوە داوای لێبوردنەکەم کارەکە لە دەستی من و تۆیان کاک دلاوەر ببوورە با باسی ئەوە بکەم یەکێتی ئەوروپا ئێمە ئەم ساڵ هەڵبەت پێنجەمین کۆربەندی مێبس لە ژێر ناونیشانی دژیەکی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێتی ئەوروپا چۆن دەڕوانێتە ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوان دەیانەوێت بە حەقیقی و لە واقعدا دەیانەوێت ئاشتی بەرپا بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕازی خو دەمار قسەیەکە و مجاملەیەکە دەیکەن نا ئەگەر ببانێ باسی بە تایبەتی لە یەکێتی ئەوروپا بکەین و لە پێکاتی یەکێتی ئەوروپا بکەین لە سیاست یەکێتی ئەوروپا بکەین لەوەی کە بڕوایم پێ ئەوەی کە بەهاکانی ئەوروپی پێدەڵێن بکەین یەکێتی ئەوروپا بەوە بەهێز دەبێت کە ئاشتی بەرقەرار بێت یعنی ئێمە نامەوێت هەڵی سەنگیرم لەگەڵ هێزی تر بەڵام بەگشتی ئەو کاتەی کە دنیا بەرەو ناسەخامژیری بەناو بەرەو شەڕ و توندوتیژی دەڕوا ئەوان زەرمەندن لە ڕووی ئابووری زەرمەندن لە ڕووی ئەوەی کە بۆ نمونە هاتنی پەنابەر و ئاوارە لەو شوێنانە لە ڕووەوە ئەوان دەکەونە ژێر فشار و لە زۆر ڕووی تر بۆی ئەوان بەڕاستی لەلایەنەوە گرنگە کە ئاشتی بەرقەرار بێ و بڕواشیان بەوەی هەیە بناغی یەکێتی ئەوروپا بە تایبەتی لە دوای شەڕی جیهانی دووەم لەسەر ئەساسی بناغی ئاشتی دروست بووە بەرپا بووە لابردنی سنوورەکان هەر بۆ ئەوە بووە کە نەبێتەوە کاری ئەوەی کە شەڕ و توندوتیژی لە ناو خۆیان دروست بێ لە ڕێخستنی بڵێن درا و بە هەمان شێوە زۆر هەنگاوی ترکە یەکێتی ئەوروپا ناوێتی هەموو لەو پێناوە بووە واتە یەکێتی ئەوروپا ینی هێزی نەرم یعنی کە کاتێک کە تۆ بە دیالۆگ و لێک تێگەیشتن و دروستکردنی پەیوەندی ئابووری لەگەڵ وڵاتانی تر گەشتە دەکەی پێش دەکەوی بە پێچوانەشەوە ئەگە بێت و لەو شوێنانە شەڕ بێ بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هێڵی یەکەمە لەگەڵ یەکێتی ئەوروپا هەرێمی کوردستان بۆ نمونە سنووری نییە لەگەڵ یەکێتی ئەوروپا بەڵام یەک وڵاتی لە بینە وڵات ئەوە بۆی گرنگشی زۆری هەیە بۆوان کە لەو ناوچانە یەکێتی ئەوروپا ئەوە سەرنجی منی ڕاکێشاواتە هێزی نەرم بەس بەر لۆی پرسیارەکەم کەم ئەمێ ئەوە بڵێن پاشکەمێکی دیکە محمود مەشەدانی سەرۆکی پەرلەمانی عێراق بە هەمان شێوە دەگاتە هۆڵی کۆنفرانس و پێشوازی لێ دەکرێت هەر کات گەیشت ئێمە وێنە و زانیاریەکانتان بۆ دەگوازینەوە تاوکات لەگەڵ کاک دلاوەر بەردەوامە بم لە گفتوگۆکانم کاک دلاوەر یەکێتی ئەوروپا وادە هێزێکی نەرم و دیبلۆماسیەت و گفتوگۆ ئەم هێزە نەرمە ئەم زمانی دیبلۆماسیەت و گفتوگۆیە لە ڕۆژهەڵاتی ناویندا دەتوانێت ڕۆڵ بژێڕێ لەم هەموو توندی تویژی و پێکدادانەدا خۆی هەرچەند شەڕ هەبێت توندی تویژی هەبێ
لێکترازان هەبێ لە نێوان وڵاتان لە نێوان نەیارەکان لە کۆتاییدا هەر دانیشتنە لەسەر مێزی گفتوگو و لێک تێگەیشتن ئەمە ینی پرەنسیبەکە ستانداردە بۆ هەموو شتەڕێک بۆ هەموو حاڵەتێکدا بۆیە بێگومان ئەگەر بێت و شەڕیش ڕوو بدا تونەتیژ ڕوو بدا لە کۆتایی ئەو هێزانە دەبێت لەگەڵێکتر دانیشتن و دەبێت لایەنەکە بێ دەبێت هێزەکە بێ کە ئەو خەڵکانە لە یەکتر نزیک کاتەوە یەکێتی ئەوروپا دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێت ینی ئەگەر سەیری ئەو هاوشیشانە بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە نێوان جلهێزەکان و بۆ نمونە ئەمریکا و وڵاتانی ناوچەکە دروست وە لە ماوەی ڕابردوو و یەکێتی ئەوروپا ژێدا بەشدار بووە ئەوان زیاتر هەوڵیان داوەکە لایەنەکان لە یەکتر نزیککەنەوە هەوڵیان داوەکە بە سوودوەرگرتن لە بڵێن تەکنیک و تەکنیکی ناوبژێوانی کە لی زۆر زیرەکن هەوڵیان داوە کە کێشەکان وەلا بنێن و ئەو ناخوکانی کە هەنا کەمیان بکەنەوە بۆی هێزەکان لێکتر نزیکێنەوە ئەو ڕۆڵیان بینەوە و لە لێدوانەکانیشان و وتارەکانیشان دایم تەرکیز لەساوە دەکەن کە دەبێت شتەکان بە ئاشتی و با لێک تێگەیشتن چارەسەر بکرێن. دێمە وڵات سەرۆکی پەرلەمانی عێراق گەیشت بەڵێ بەڕێزانەوەی کە دەیبینن مەحموود مەشەدانی سەرۆکی پەرلەمانی عێراق گەیشتە هۆڵی کۆربەندەکە لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێ دەکرێت وەکو باسم کرد وردە ئەو میوانانەی کە بانگەشت کراون بۆ پێنجەمین کۆربەندی مێپس دێنا هۆڵی کۆنفرانس و بەرەو ژوورەوە بەڕێ دەکەون لەلایەن سەرۆکی حکوومەتەوە پێشوازێکی کەرمیان لێتەگرێت لێرە ئامادەکارێکی باش کراوە بۆ ئەوەی پێنجەمین کۆربەندی ئەم ساڵیش بەڕێوە بچێت بابەتێکی گرنگ میوانانی گرنگ و پانێڵی زۆر باش ئامادە کراوە بۆی گفتوگۆی چڕوپڕ لەسەر دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی بکرێت دەست بخرێتە سەر ئەو ئاڵنگاریانە و بۆی چارەسەرەکانیشیان بخرێتە ڕوو. کاک دلاوەر لە ئیشوکاری ئێمە تێگەی وەنیەی تر پێویست ناکە من ئەوەندە داوای لێبوردن کە هەرچەندە جارێکی دیکە داوای لێبوردنەکەم بەڵام ئەو میوانانەی کە دێن پێویستە بۆ بینەرەکان باسی بکەین و بیناسیێنین من سوپاسی تۆکەم کە ئامادەی لەگەڵمان بەڵام با پرسیار لەسەر هەرێمی کوردستان بکەم. من شەو دوو میوانی زۆر باشی ئەمریکیم هەبوو کەسانی شارەزا بوون شرۆڤەکار بوون کەسانی ئەکادیمیست بوون باسی ئەوم کرد هەرێمی کوردستان لەم گێژاوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانێت چ ڕۆڵێک بگێڕێ ئەوان زۆر باش باسی هەرێمی کوردستانیان کرد بزانم یەکێتی ئەوروپا لە ئەوروپا لە وڵاتانی ئەوروپا چۆن دەڕوانە ئەم بەشەی هەرێمی کوردستان لە ناو عێراقی فیدراڵدا و لەم گێژاوەدا چۆن باسی هەرێمی کوردستانەکەن بەڵام زۆر پێم خۆشە بە ڕاشکاوی پێمان بڵێ. بەڵێ بە ڕاشکاوی بێگومان خۆی بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە کە هەوڵ بدا ڕۆڵی بێلانە بژێڕێت ینی لەگەڵ تەرەف نەبێ هاوسەنجی ڕابگرێ و دەتوانین بڵێن کە بە شاهدی دۆستەکانیشمان و کۆمەلگانی دەوڵەتی هەرێمی کوردستان لەوەدا سەرکەوتوو بووە نەبووتە تەرەف لەو هاوشێشە گەوری کە لە ناوچەکەیە و ئەوە وای کردووە کە هەرێمی کوردستان کارتێکی بەهێزی بکەوێتە دەست کارتەکەش ئەوەیە کە دەتوانێت ڕۆڵی ناوبژێوانیش بژێڕێت لەو بارودۆخی ئێستادا و ڕۆڵیشی ژێراوە تووشیدا سەرکەوتوو بۆ ڕەنگە لە ئەندەشدا نەتیجەکانی وە دەربکەوێت بەرهەمەکەی بە دەربکەوێت کە توانیویەتی کە دەتوانێت خەڵکەکان نارەکان لە یەک نزیکاتەوە لە کاتێکدا کە ڕەنگە هەندێک لە وڵاتی تری ناوچەکە لە بەرەوەی تەرەفن لە بابەتەکان نەتوان ئەو ڕۆڵە بژێرن بۆی ئەم بەشەی ئەو کارتی کە لە دەست هەرێمی کوردستانە زۆر گرنگە بەڕێی من کە پەرەی پێ بدرێت گرنگی پێ بدرێت زیاتر و ئەم هەوڵ بدرێت کە هەرێمی کوردستان هەوڵی ناوبژێوانی لە ناوچەکە بژێڕێت ئەگەر بکو نمونە باز بکەین سەیری مەسەڵەن وڵاتێکی وەکو قەتەر بکەین وڵاتێکی بچووکە ڕاستە زۆر دۆڵەمەندە بەڵام وڵاتی بچووکە و بەڵام توانیوێتی لەو بابەتە زۆر سەرکەوتوو بێ ینی زۆر لە وڵاتەکان بەڵێ بێگومان دەبێت ئەوەن بڕوامان بە خۆمان بێت دوایە دەبێت بڕوامان بەوە بێت کە ئێمە زۆر قۆناغی ناخۆشمان تێپەڕاندووە و بە سەرکەوتوانە تێمان پەڕاندووە و ئێستا بەرەو وەکو بەرەو لوتکە دەڕۆین بەرەو پێشەوە دەڕۆین نەک بەرەو دواوە سەیری دەوروبەرمان کە سەیری هەرێمی کوردستان ئەمانی تۆ بۆمان باسەکەی واقعەوە واقع بڵێ ئەمە ینی قسەی من نییە من ماوەی زۆرە لە بڕۆکسێلم دانوستاندن دەکەم لەگەڵ خەڵکی جیاواز بە بۆچوونی جیاواز تێڕوانانی ئەوان هەرێمی کوردستان ناوچەیە کە دوورگەیشیە کە سەقراری تێدا لە ناوچەیەکی زۆر
زۆر فرەوان کە دەست ناسە خۆش. خامژوری تێدایە ئەمە پێویست بە هیچ تحلیل و پێهەڵگوتنێک ناکات کە زۆر وازە ئەمە ئێستا لە شوێنێکین لە دووهۆک لە هەرێمی کوردستان بەڵێ. کە خەڵکێکی زۆر لە چل وڵات بە فڕۆکە هاتووە لە کۆنفرانسێک بەشدارە بە ئازادی بەخۆشی بەبێ ئەوەی مەترسی لەسەر بێ قسەی خۆی دەکا مناقەشە دەکا بەڵام ئەگەر هەڵسەنگین لەگەڵ دەوروبەر ئەمە ڕەنگە لە شوێنەکانی تر بۆ شێوە نەبێ. سپاس دەکەم کاک دلاوەر زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش. بەڕێز دلاوەر ئاژگەی سپاس دەکەم کە بەشدار بووی دەست خۆش سپاس.